پرسیاری دوا ئەو پرسیاری ڕەنگی با بڵێن جلوبەرگی ئافرەتانەکە. ئایا ئافرەت عەبا و نیقاب هەرە بێ ڕەش بێ؟ طبعا نەخێر. لە شەرعە هیچ ڕەنگێ دیاری نەکراوە بۆ ژنان بڵێ ئەبێ هەرەمە لە بەرکە و هیچ ڕەنگێکیش دیاری نەکراوە بڵێ نابێەوە لە بەرکە. هیچ دیاری نەکراوە. ئەوەی کە هاتووە بۆ ژنان بە جلوبەرگ لە بەریکەن ئەبێ مەرجانەی تیا بێ. یەکەمیان هەموو جوانیەکانی داپۆشەر بێن. دووەمیان هیچ جوانکاریەک بە جلەکەوە نەبێ، موت و موروەوانەی پێوە هەڵنەواسێ. سێمیان وەصفی جسمی نەکا، یعنی تەسک بێ. لەگەر عەباش بێ، عەبا هەیە ئەمڕۆ تەسکە بەداخەوە زۆرێک لە ژنانەیکەن بە حسابی خۆیان عەبایان کردو، نابێ وەصفی جسمیان بکە. نابێ تەنکیش بێ، شەفاف بێ، پێستی لێوە دیار بێ ئەگەر بچووکترین بەشی جسمیشی بێ، و نابێ عەتریشی پێوە بێ، و نابێ جلوبەرگی ناوبانگیش بێ، قماشێکی گران، جلوبەرگێکی با بڵێن جیاواز لە جلوبەرگی هەموو ژنان بۆی دەرکەوێت لە ناو ژنانە پێی. نە، ئەمە مەرجەکانی جلوبەرگی ژنە. هیچ شتێک نەهاتۆ پێت بڵێ کە ژن ئەبێ هەر ئەو ڕەنگە لە بەرکە. حتا عایشە خاتون فەرمودەیەکە گێڕێتەوە، فەرمێ خێزانی عەبدوڕەحمانی کوڕی زوبەیر هات، خیمارێکی سەوزی بەسەرەوە بوو، یعنی پەچەیەکی سەوزی دابوو بەدەم و چاویە، و پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئینکاری لێ نەکرد. ئیبراهیمی نەخەعیە فەرمێ من ئەچووم بۆ لای عائیشە خاتون بۆ عیلم وەرگرتن لێی، من مێرگ مناڵ بووم، پرسیاری شەرعی و عیلم وەرگرتن لێی لەگەڵ عەلقەمەیە. فەرمێ ئەمان بینی عائیشە خاتون بە جلکێکی سوور بە عەبا و پەچەی سوورەوە دانیشتۆ خۆی پێچاوەتەوە، یعنی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم سووری لەبەر کردووە، طبیعیە. ئیبن ئەبی مولەیکە ئەفەرمێ ئومو سەلەمەم دیوە کە درعێک یاخود عەبایەکی با بڵێن معەسفەری لەبەرا بووە، معەسفەریش تقریبا زیاتر بەلای سوور و پرتەقاڵی ئاڕوە. سەعیدی کوڕی جوبەیرە فەرمێ هەندێک لە ژنەکانی پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم لە حەجیژە فەرمێ بینی من، ئەفەرمێ جلوبەرگی معەسفەریان لەبەرا بوو، واتە جلوبەرگیان لەبەرا بوو کە ڕەنگەکەی بەلای سوورە ئاڕۆی. بۆیە جلوبەرگی ئافرەتان دیاری نەکراوە بێزەب دەبێت چ ڕەنگە بێ، سپی بێ، سوور بێ، ڕەش بێ، قاوەیی بێ، شین بێ، زەیتونی بێ. بەڵام خۆتان پارێزن لەو جلوبەرگانەی کە سەرنج ڕاکێشن، خۆتان پارێزن لەوانە باشترە، دیگەنا هیچی لەسەر نییە و هیچ کێشەیەکی نییە.